سەبارەت بە کۆی ئاماری ڕووداوەکان و کار و چالاکیمان لە ماوەی ساڵی 2019 کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە تۆمار کراون بریتە لە 643 ڕووداوی جۆرا و جۆر. لە کۆی ئەو 643 ڕووداوی جۆرا و جۆرە 597 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە وەزائیدان 11 حاڵەتی خنکان تۆمار کراوە و لەگەڵ 6 ڕووداوی لافا و هەروەها لەگەڵ 26 حاڵەتی ڕزگارکردن و زائیدان 3 ڕووداوی هەڵدێران تۆمار کراوە. لە کۆی ئەو 597 ڕووداوە دیارە 65 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵان تۆمار کراوە هۆکارەکانیشان زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی هۆکارەکانیشان زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی و بوتڵی غازەوە بووە و 346 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان تۆمار کراوە کە بەو هۆیەوە بە شێوەی نزیکراوەی 11802 دۆنم لە پوش و پاوان سوتاوە بە شێوەی نزیکراوەی. سەبارەت بە 11 خنکانی هاوڵاتیان بەداخەوە دەبینین لە کۆی ئەو 11 چواریان مناڵن و ئەوانی تریش لە تەمەنی گەنجی و هەروەها بە ساڵات تووشی تێدایە. بەنسبەت زیانی مادی و زیانی جانی بەداخەوە کە باسم کرد زیانی جانی تۆمار کرا کە بریتی بوو لە 11 کەس کە لە نێو ڕووباردا خنکا بوون و بەنسبەت زیانە مادی بەپێی ئەو خەملاندەی کە لە بەڕێوەبەراتیمان خەملاندنی لە بۆ کراوە دەخەملێنرێت بە 368 ملیۆن و 24 هزار دینار دەخەملێنرێ. ئەگەر بەراورد بکەین بە ساڵی 2010 ڕووداوەکان زیادی کردوون یاخود کەمی کردوون لە ساڵی 2019 ڕووداوەکان زیادی کردوون بە جۆرێک لە ساڵی 2010 تەنها 496 ڕووداوی جۆرا و جۆر تۆمار کرا بەڵام لە ساڵی 2019 ڕووداوەکان زیادی کردوون بریتە لە 643 ڕووداوی جۆرا و جۆر.